دانیشتوانی قەزای مەخمور نیگەران و ناڕازین لەوەی قەزاکەیان بە سەربازگە کراوە و هێزێکی زۆری ئەمنی لە ناوچەکەدا جێگیرکراوە. بۆ ئەو مەبەستە چەند داواکاریەک دەدەن بە قائیدی فڕقەی چواردە کە هێزەکانیان لە نزیک کەمپی شەهید ڕۆستەم جوودی جێگیرکراون. گرنگترین داواکاریەکانی دانیشتوانی مەخمور چۆڵکردنی سەنتەری قەزای مەخمورە بۆ دەوروبەری و چۆڵکردنی نەخۆشخانەکەیان و کار ئاسانیکردنی زیاترە بۆیان بەتایبەت لە ڕووی بازرگانیەوە. بەران لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی ئەمنیەوە کێشەی هەیە، ئەوش بەهۆی ڕێگنەکەوتنی هێزەکانە. مەسەن هەرێمی حکومەتی هەرێمە، حکومەتی ناوەندە، جوولەی ئەمنی داعش هەیە، یعنی ئەوانە دەبی کۆنتترۆل بکەن لەوەی ئابووری گەشەی بکە کە ئابووری گەشەی کە تێغ ڕاکردەکانی تر گەشە دەکات. ئەو جێشە لە ناو بازاری نەمینێ مرور بێ، ئیشی مروریە، ئیشی جێشی نییە. یەک دوو سەیتەراتی مەخموری کە داخل لە بازارگەی داخلی ناو مەخمور شارۆچکەی مەخمور دەبین، جێش نەمینێ، شورتەی محلی هەیە، مەخمور هەموو ئی مەخموریە سەر بە مووسێشە، سەر بە پارێزگای مووسڵە بە ئەوان دانێن. بەپێی زانیاریەکانی پەیام سوپای عێراق لە چەند قۆڵێکەوە گەمارۆی کەمپی شەهید ڕۆستەم جوودی داوە و دانیشتوانەکەی جیا کردوونەتەوە لە دانیشتوانی مەخمور، ئەمەش بە بیانووی ئەوەی چەکدارانی پەکەکە لەوێن. لای خۆشیەوە بەرپرسێکی ئەمنی کوردی ئەو ناوچەیە دەڵێت هاوڵاتیانی کەمپی مەخمور لە ژێر چاودێری نەتەوەی گرتوەکان و بە ڕەزامەندی عێراق ماوەی 30 ساڵە لێرەن، ناکرێت ئێستا لە ژێر گوشاری وڵاتێکدا بە بیانووی جیاجیا ئەو هاوڵاتیانە زیندانی بکرێن. 30 سال بەسەرێکە ئەوانە لەوێندرن تا ئێستا لەو کەمپە نەکەسەک تیرۆرکرایەوە، نەکەسەک کوژرایە، نەکەسەک ڕفێنرایە. کەمپێکی خەڵکێکی میلەتێکی سفیل و بێدیفاعن، بەڵام بابەتەکەیان سیاسی و بە سیاسی کراوەوە. لەلایەکی دیکە ئەو کەمپە سەر بە حکوومەتی عێراقە، یعنی مرکزی شرتەی عێراقی لە ناو کەمپەکەیە، ناکرێت و دایان ببڕی لەبەرەوەی ئەوانە بە یاسا لێرن، لە ژێر چاودێری UN لێرن، بە ڕەزامەندی حکوومەتی عێراق لێرن. دوایە 30 سال بەسەرێ ئەوانە لێرن، یعنی ناکرێت و پاش 30 سال بێ لە ژێر تەئسیرات و کاریگەری دەوڵەتی تورکیا بێ بیان و ببینەوە یان جێسەر بە کەمپەکە بکە. لای خۆشیەوە ئەندامێکی ئەنجومەنی کەمپی شەهید ڕۆستەم جوودی دەڵێت زیاتر لە 30 ساڵە لەو ناوچەین و هیچ کێشەیەکمان نەبووە. ئەوەشی ئێستا ڕوویداوە با ڕێککەوتنێکی تورکیا و عێراقی دەزانن. 7-8 ڕۆژە خەڵکەکە سەر پیا خێمە دانانە بەرامبەری ئەو جێشی ناهێل نزیک ببێ. ئێستا تقریبا 200 مەترە کۆلە تانیشتێ مەخموری خوارێ دانانە، یعنی ئەوەش بوو خەڵکی مەخمورێژە پێ نەخۆشە. ئەو جێشێ چ مشکلە نینە ئێستا هاتن و چۆنی بە پیا بکەین هەر هەموو 10 دقیقە دەبی. یعنی ئەوە 30 ساڵە خەڵکی مەدێ بازارێ حیوانی دکردن، دچن بازارێ تشتی دکردن، ئەما وەکو باژارێکی لێ هاتینە لێرە چ مشکلێ مە نییە. ئەم بێژی وەک خەڵکی کەمپێ پێویستیمە ئەو جێشی نییە. داویرێ حکومەتی ئەوە تقریبا پشتی شەڕێ داعشێ، ئەوە داویرێ ڕسمی شورتە، ئەوە 2 ساڵە ناو کەمپێ ئیدارە حکومەتی عێراقی ناو کەمپەیە دەرگەی کەمپەیە، چ مشکلێ مەلگەل واژە نییە. هاوڵاتیان و بەتایبەت کاسبکارانی سنووری مەخمور دەڵێن ئەو ڕێگەریانەی کەوا سوپای عێراق لە دانیشتوانی کەمپی شەهید ڕۆستەم جوودی کردویانە بۆتە سزبوونی ئیش و کارەکانی ئەو سنوورە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای مەخمور.